بۆکسەکەی تێدایە بۆکسەکە چەند مەنجەڵێکی بچووکە کاتی خۆم پیانەوە سەفەرتاسی بەناوی خوا سڵاوتان لێوێ هەموو ژیانی مرۆڤ تەنها یەک ڕۆژە و دووبارە ئابێتەوە مەگەر ئەزمموی تازەی خۆش و ناخۆش خوابیکا بە نسیبمان و ڕۆژەکەمان بگۆڕێ هەرە کۆی پیاهۆرامەکەی تەمەنی لەسەر 90 ساڵەوە لێیان پرسی چەند ساڵت تەمەنە فەرمووی هەرارۆ چەند ساڵتانە؟ هەرارۆ هەرارۆ هەراروس هەرارۆ بۆ ئێمە و بۆ ئێوەش زۆر گرنگە لەبەرەوەی کە دەکرێت لە ڕێگەی و خواردانەی کە دەیان خۆین تەندروستیمان باش بێ دڵ و دەماغ و دەروون و بیرکردنەوەمان باش بێ دەشکرێت دایکان و باوکان ژەمێک لە جەڵتەی دڵ و شەرپەنجە بۆ منداڵەکانیان بکڕن چۆن ئەو کاتەی کە داوای فاستفود خواردنێکی خێرا ئەکەیت کە بریتێ لە بەرگەرێک لەگەڵ پەتاتێکی سوورۆکرااو یاخود پەتاتێک لە ڕۆ ناکوڵێنرا و لەگەڵ کۆلایەکە هەموو ئەمانەوە ئاکات کە بڕی چۆری و شەکر لە لەشی مناڵەکە تا بەرز بێتەوە و لەگەڵ تێپەڕبوونی کاتە خوا نەخواستە تووشی جۆری دۆمی شەکرە و شێرپەنجە و نەخۆشەکانی دڵی بکەیت هەلی ئاسانتر هەیە ئەمە پێڵن لەنچ بۆکس یاخود بۆکسی فراوین یاخود قوتووی فراوین کە منەو کاتێ لە بەریتانیا بووم ئێستا شەروایە پرۆفسۆرەکانی زانکۆمیان لە ماڵەوە لەگەڵ خۆیان ئاهێنا لە ماڵەوە ئامادەیەکەن باشە کە بۆکسەکەی تێدایە بۆکسەکە چەند مەنجەڵێکی بچووکە کاتی خۆم پیانەوە سەفەرتاسی لەگەڵ دوو کەوچکە کە دەکرێت ئەمە زەڵاتە کەمێک برنج کەمێک گۆشت یاخود کەمێک شلەدا بدەین و مناڵەکانمان لەگەڵ خۆیان بیبن بۆ قوتابخانەکانیان یاخود کارچەند دەرەوە بۆ سەردانکردنی پزیشکێک عیادەیەک بازارێک شوێنێک لە بریەوەی کە بە ئامادەی لە بازارە بیکڕن لە ماڵە بۆ خۆتان ئامادەی بکەن ئەمە جگەلەوەی ئەگە زۆر ناچاون لە بازارە بیکڕن تکایە هەڵبژاردە تەندروستەکان هەڵبژێرن بۆ ئەوەی بەدەستی خۆتان مناڵەکانتان تووشی جۆری دۆمی شەکرە و جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و شێرپەنجە نەکەن لەبەرەوەی کە خەڵەوی وابەستەیە پەیوەندیدارە بە مەترسی تووشبوون بە 13 جۆری شێرپەنجە خۆتان و مناڵەکانتان لە قەڵەوی پارێزن خوا ئێمە و ئێوەش لە شێرپەنجە و جەڵتەی دڵ و دەماغ بپارێزێت